خەڵک لە تەنگژەیەکی زۆر گەورەیە بەهۆی ئەوەی کە نازانم مناڵەکانیان ڕوو لە کوێ بکەن لە کاتی نەخۆشیەکانە ئەمڕۆ سەر لە بەیانی کە من و چەند برادێکەوە بڕیارماندا دەست بکەینەوە بە کارەکانمان و بە ئەرشێکی نیشتیمانیمان زانی و ئەمڕۆ بەردەوامین ئێرە کە کلینیکی ڕاوێژکاری نەخۆشیەکانی مناڵانە ئەمڕۆ لە بەیانیەوەتانی ئەوڕۆ برادێکی من لێرە دەوامی کردووە و ئێستاش من دەوامەکەم لەو وەرگرتو تا ئێوارە بەردەوام ئەبین و زانین لە ڕۆژانی داهاتوە بە هیمەتی چەند برادێکی تری ئینشەڵڵا ڕەوشەکە ئاساییتر ئەبێتەوانێ و خەڵکی لەم خزمەتگوزاری بێبەش نابن. ئێمە ئەوانەی کە زەرمەند ئەبن لە داخستن و لە بایکۆتکردن هاوڵاتیانی خۆمان و کەسوکاری خۆمان ئێمە بێ ئەوە لە بەرچاو بگرین کە چۆن ئێمە بژێویمانی و مەعاشمانی و موچەمانە خەڵکێکی کەش هەر دیارە پارەی پێنی و موچەینی و وەزعی باش نییە کەواتە ئێمە هەردوو لامان زەرمەند دەبین بۆ ئەوەی ئێمە هاوکاری خەڵک و هاوڵاتیانی خۆمان بکەین لەو باوەڕشین کە حکوومەت چاوێکی کرد بە ئەم وەزعە بژێڕێتەوانێ و بارۆگوزارانی ئێمە موچە ئەو شتانە ئینشەڵڵا بەرەو باشتر ئەڕوا.